هەی قەت ئەوەیە کە ئێمە لە یەک دوو ساڵی ڕابردوویدا زۆربەی چاودێرانی سیاسی ئەوانەی کە متابعەی وەزعی ئێران دەکەن دوای 40 ساڵان کە ئەوە ڕێک ئەو ساڵ 40مین ساڵی دەسەڵاتێکی قڕونی وەستای وەحشیگەری مەلای و ئاخوندە لە ئێران و دەستیان بەسەر هەموو جونگەکانی فەرهەنگی کولتوری سیاسی عەسکەری حتا خانەوادەجی میلەتی ئێران داگرتۆ بەڕێی من و بەڕێی زۆربەی چاودێرانیش ئیتر کاتی ئاڵوگۆڕی هاتووە. بەبەستم ئەوەیە پێت بڵم بەڕاشکاوی کە ئەوانەی کە متابعەی وەزعی ئێرانە دەکەن شک و گومانیان نەماوەتەوە کە ئێران ئێستا لە دەواازەی ئاڵوگۆڕی و گۆڕانکاریەکاندایە و دەبێ بەڕاستی هەموو لایەک خۆی بۆ ئامادە بکەین و لە هەمووی گرنگتر ئەوەی کە لە ماوەی ئەو 40 ساڵەیدا ئای بە جمهوری ئیسلامی بە کۆماری ئیسلامی نەکوت بەڵکو بە درێژایی 40 ساڵ بربەرەکانی کرد ڕۆڵەکانی لاوەکانی کچووکڕەکانی ناردە سەر سێدارە و بە ئیعدامکردن و خەباتی کرد بە درێژ بە دژی فەرهەنگی کۆماری ئیسلامی ویلایەتی فەقێی قبول نەکرد ئەمە کوردەکانی ڕۆژهەڵات بوون. کوردەکانی ڕۆژهەڵات بەڕێی من لە زۆربەی نەتەوەکانی تری وەک تاکەکانی تری ئێرانیە زیاتریان زەرەردی زیاتریان چۆرەوەریدی زیاتریان قوربانیدا حتا ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چاو ناوچەکانی دیکە هەرچەند ناوچەکانی دیکەش بەهۆی ئەوەیە کە دزی و گەندەڵی لە کۆماری ئیسلامی و ئاخوندەکاندا بە حەدێک باڵایە مەگەر سەرکردە دزەکانی باشووری کوردستان ئەوەندەیان دزی کردێدەنا ئەوان زیاتریان کردو بەڕاستی مەلاکانی قۆمێ بۆیە هەر هیچ بە وەزعی ئابووری ئەو ناوچانە ڕانەگەیشتن و لە هەمووان ماڵوێرانتر ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەکە لەباری ئێکۆنۆمی و اقتصادیەوە زۆر لە دوایە. ئەوەی ڕاستیت بوێت یەکجار گرینگە ئەمڕۆ هێزگەڵی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بیر دەکەنەوە خۆیان چۆن ئامادە دەکەن و پاش 40 ساڵان چۆن دەتوانن ببنە ئەڵتەرناتیڤێک بۆ دواڕۆژی بەڕێوەبەری لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەداخەوە هەرچەند ئەمن وەزعەکە یەکجار زەرور یەکجار مهم یەکجار بە ئەوە دەبینم بەڵام بەداخەوە مستەوای زۆربەی ئەحزاب و ڕێکخراوی ڕۆژهەڵات و سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو مستەوا گەورەیە دانیە کە ئەوڕۆ ئێران خەریکە تووشی بێت. یعنی نەتەنیا سەرکردەی گەورە و باڵای تەقدیم نەکردووە پێشکەشی کۆمەڵانی خەڵک نەکردووە تەنانەت ڕۆشنبیر و خوێندەوارەکانی دەرەوەی حیزبەکان جا چ لە ناوەوەی وڵات چ لە دەرەوەی وڵات زۆرتر خۆیان ئامادە کردو وەکو سیاسێک زۆرتر خۆیان پێگەیاندۆ وەکو سیاسێک بە کوردی دەمهەوێ بڵێم بە کورتی دەمهەوێ ئەوەت پێ بگەێنم کە نەتەنیا خۆیان بە ڕۆژ نەکردوێتەوە نەتەنیا ئەم سەرکردانەی کە بە درێژایی ئەم ساڵانە لە ئوردوگاکانی ژێر نفوزی یەکێتی نیشتیمانی یا بڵێن باشوور هەرێمی کوردستاندا دانیشتوون نەتەنیا نەیانتوانیوە پەروەردەیەکی سەقیل پەروەردەیەکی بە بنەڕەتیس پەروەردەیەکی کە بتوانی استراتیژی دواڕۆژی لەسەر ئەو پەروەردەیەدا بمەزرێنی نەکردەوە بۆ ئەندامەکانیان بۆ پێشمەرگەکانیان بۆ لایەنگرەکانیان بەڵکو تەنانەت خودی سەرکردەکان و خودی سەرکردایەتیەکان نەیانتوانیوە خۆیان بە ڕۆژ بکەنەوە خۆیان ئاپدەیت بکەنەوە و ئەمن بە دڵنیایی دەڵێم سەتانەوەدی خێنەر و ڕۆشنبیر و نوخبەی دەرەوەی حیزبەکان کە لەگەڵ ئەو حیزبانەنی زۆرتر چوونە ناو قوڵایی فەلسەفە چوونە ناو قوڵایی خرێت چوونە ناو قوڵایی معرفەت چوونە ناو قوڵایی زانستی سیاست تەنانەت. ئەگەر ئێمە تاریخی مۆدێرنی حیزبی سیاسی و کاروباری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەموو کوردستان بگەڕێنەوە سەر حەربی عالەمی یەکەم یعنی هەمووی تەجروبەی مۆدێرنیتەبوونی سیاست
و بە معنای حیزبی سیاسی جڵەوی جوڵانەوەکان بەدەست بگرێت و جڵەوی جوڵانەوەکان لە دەستی شێخ و مەلا و ئاغا هاتوێتە دەر کە بە تەواوی ئێستاژ نەهاتوۆتە دەر هەر لەو باشوورەی خۆمان دەبینین کە ئێڵ و عەشیرە و خێڵ سەرکردایەتی میلەت دەکەن. بەڵام ئەگەر ئێمە وای دابنین کە دوای یەکەم حیزبی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خەبات کەوتە قۆناغێکی مۆدێرنیتە، ئەویش لە دوای جمهوریەتی کۆماری کوردستان بوو لە مەهاباد و بە سەرکردایەتی قازی محەممەد. ئەگەمە لەو تاریخی ڕادابین نەگەڕێینەوە کۆنەکان و خۆمان لەو سەرێشەیە بگەڕین، حەقیقەت ئەوەیە کە ئێمە بە درێژایی ئەم 70 ساڵەی نەمانتوانیوە استراتیژێکی یەکگرتووی نەتەوەیی دەنێو میلەتی خۆماندا پیادە بکەین. نەمانتوانیوە میلەتەکەمان بەوە گۆش بدەین کە ئێمە قۆناغی عەشیرە و خێڵ و سەردەمی فۆئۆدالیمان تێپەڕاندووە و میلەت بە هەستێکی نەتەوایەتی بە هەستێکی ئەوەی کە چارەنووسی میلەت دەبێ بەدەست خۆی بێدەنا بەدەستی داگیرکەر بێ هەر ئەوەیە کە لە باشوور دەقەومێت. ئەگەر ئێمە لەو تاریخی ڕاحسابی بکەین تا ئێستا دوای جمهوریەتی کوردستان لە مەهاباد گەورەترین تەجروبەی کوردی باشووری کوردستانە کە بە نەزەری من یەکێک لە خراپترین تەجروبەکانی مێژووی کوردە. ئەوە بۆ وڵامی پرسیارەکەت لە مەقابل ئەوەدا ئێمە تەجروبەیەکی دیکەمان هەیە کە هەمووی 7 ساڵ کۆنە دوای بەهاری عەرەبی و دوای ئەو شۆڕش و ڕاپەڕینەی کە لە 2011 لە سووریا کرا. کوردەکان دەست بەجێ بە سەرکردایەتی پەیەدەی بە سەرکردایەتی بیری ئاپۆی هاتن و وڵاتیان بەڕێوەبردننی وڵاتیان گرتە دەستی خۆیان. ئەمن دوای کۆبانیە، دوای گرێسپی، دوای ئیفرین، دوای هەموو شەڕە گەورەکانی داعش لە ڕۆژ ئاوای کوردستان من بە چەند هۆکار باشترین تەجروبەی کوردی بە ڕۆژاوا دەزانم. جارێ پێش هەموو شتێکی بە دڵنیایی ئەوەی کە من لە سەری دەڕۆم زۆتر ئەوەیە جارێ یەک فاکت هەیە لە ڕۆژاوای کوردستان بێجگە لەو هەموو قارەمانێتێ بێجگە لەوەی کە کانتۆنەکان لە چ سیستیمێکی عەدالەتەوە دامەزراون لەسەر شیاوبوونی کەسەکان نەک لەبەر ئەوەی کە خزمێنە و مەحسوبیەت و ئەوانە دەبینی کە خەڵک ئەگە شیاو نەبوو لێی دەدەن یەک شەقی لێ دەدەن و دەڕۆن. ئەوەی کە شیاوە و دەتوانێت وڵات بەڕێوەبەرن دای دەنێن و ئیشی پێدەستپێرن ئەوەی کە لە باشوور نەکرا. بێجگە لەوانە ئەوانە هەموو لەلایەک ئەوەی ڕۆژاوا کردی بۆ یەکەم جار لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک کورد چوار پارچێک لە مێژووی زۆربەی وڵاتانی جیهان بۆ یەکەم جار لایەکی کۆمەڵکە ژنە ئەم لایە بە تەواوی کەوتە خزمەت خەبات، کەوتە خزمەت جوڵانەوەیە، کەوتە خزمەتی ئەوەی کە کۆمەلگا هەم بە عەدالەت بژی هەم کۆمەلگا ئیستفادە لە بەشێکی نیوەی هێزی ئینسانی بەشەری کۆمەڵایەتی خۆی بکە و ئەوەمان بە چاوی خۆمان دیت کە ئەم هێزە کە پێی دەڵێن هێزی ژن چۆن بەکار هات و چەند بە باشی بەکار هات. بەڵێ دەبێت کار بۆەوە بکەین ڕۆژهەڵاتی کوردستان لە دووار ڕۆژدا لە ئەگەری هەر ئاڵ و گۆڕێک نمونەی باشووری کوردستان بەلعنەتکە ئەسڵەن بۆ لای نەچێ. جا ئەمە ناوی فدراالیە، خودگەردانیە، خودموختاریە، هەرچێ ڕفراندۆم هەرچی پێی دەڵێن کارم بۆیە هەمووی چەمکەکانی باشووری کوردستان بەلعنەت بکە و بەڕاستی نمونەیەک بدۆزێتەوە لە ڕۆژاواش باشتر پێش هەموو شتێک نیوەی کۆمەڵکە ژنە بیهێنێتە مەیدان و ئیشی پێ بسپێرێ و ئیشی لێی بوێت و فعالی بکە و ئەو هێزە گەورەی کە نووسۆ نیوەی کۆمەڵە نووسۆ دەبێت و کار بکەوێت بۆ یەکە کۆمەلگاوە پێشکەوێت. بە درێژایی ئەم 20 ساڵی کە ئەوانە لە ئوردوگاکاندا دانیشتون تەئسیری بێگانەیان لەسرە. تۆ دەزانی کە کورد دۆستی کەمە، تۆ دەزانی کە چوار پارچەمان بە داگیرکەر و بە دیکتاتۆر دەوردراوە، تۆ دەزانی حتا سیاسەتی ئیقلیمیش
هەرگیز لەگەڵ سیاسەتی کوردی نەبووە چونکە کوردی سیاسەتی کوردی هەرێ سیاسەتی بارزانیە هەرێ سیاسەتی تاڵەبانیە هەرێ سیاسەتی هیجریە هەرێ سیاسەتی مۆحتەدیە خۆ نازانن بێگانەکانیش بۆیە لە هەموو لایەکەوە ئەم سفرە گەورەیە کە پێی دەڵن سیاسەتی کوردی ئەو پێشخانە گەورەیە دەیان دەربیجە و دەرگای هەیە کە هەموو کەس دەتوانێت نفوزی تێدا بکە ئەمە یەکێک لە زەعفە هەرە گەورەکانە کە بە تایبەت محیتێک و ئاتمسفەرێکیان دروست کردو بۆ خۆیان کە زۆر ڕاحەت دوژمن دەتوانێت نفوزیان تێدا بکە کەوابێت ئەتۆ 600 کیلومتر سنووری مشتەڕەکە بێت لەگەڵەوەی ماڵی بارزانی لە ئێستاوە خۆیان بۆ ئامادە کردووە و بە دڵنیایی دەزانن کە پەژاک هەمان پەیەدەیە پەژاک دەبێتە ئەو هێزەی پەیەدەی کە فرەمیلیشایی قبول ناکات لە دوا ڕۆژدا و بۆ ئەوەش پشتی قایمە چونکە دەزانێ هەواڵەکانی گریلاکانی باکوور و ڕۆژاوا دێنە یارمەتی ئەگەر پەژاک خۆشی بە قووەت نەبێ ئەگەر پەژاک لە یەک مانگ و دوو مانگی ئەوڵدا نەشتوانێ هێزە گەورەکەی دروستکە خۆ هەمومان دەزانین لە ڕۆژاوای کوردستان کاتێک پێدە دروست بوو بچووک بوو بەڵام لە ماوەیەکی بچووکدا بە ئاکاریان بە غیرەتیان بە جوڵانەوەیان بە ئەو هەموو مفاجعەی کە کردیان لە ڕۆژاوای کوردستان دەبینین هێزێکی 700,000 دروست کرد لە ماوەیەکی کەمی زەمانیدا ئەوان ئەو تەجروبەیان هەیە دەزانن کە ئەگەر پەژاکیش دو ڕۆژ لە ڕۆژهەڵاتی کوردستان بی هەوێ کار بکە ئەوەڵەن پەکەکەی لە پشتە دووەمەن پەیەدەی لە پشتە سێومەن سەدان کادری ڕۆژهەڵاتی خودی خەڵکی سنە و کرماشان و مەهاباد و سەقز لە ناو گریلاکانی باکووردا خەبات دەکەن لە ناو دەستگای دەوڵەتی و حکومی ڕۆژ ئاوادا کار دەکەن خۆیان پێگەیاندەوە لە هەمووی گرنگتر تەنیا شتێک سیستمێک کە لە ناو فکری ئاپۆ و لە ناو ڕێکخراوگەلی ئاپۆچیدا وەکو باکووریەکان وەکو کەجەکە وەکو پەکەکە وەکو پەیەدا وەکو کەژەکە هەمووی ئەم حیزبگەلە هەموویان بناغیان لەسەر پەروەردەیە یعنی ئەوان نانی نەخۆن نەچن بۆ ناخواردن نەفەز نەچێشن هەناسە نەدەن بەڵام پەروەردەیان لەبیر ناچێتەوە ئەوەی کە حیزبەکانی کوردی ئێران نایکەن دادەنیشن لەو مقڕانە فقط و فقط مێشی لە خۆیان دەردەکەن دم دەدمی یەکتری دەنێن قسە بە یەکتری دەڵێن لەسەر فەیسبوک یەک دانە لەشکری سایبەری و دنیای مەجازیان دروست کردووە علی کەریمی فڵانی کودا بیگرن لە فەیسبوکی بێ ئابڕوویکەن درۆی بۆ ساسکەن نازام چ بکەن بە سەدان ئەمن یەک ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ خۆیان بووم پێشمەرگە بووم خەڵکی شارێکین بە سەدان درۆیان ساز کرد بە سەدان بوختانیان کرد گوتیان علی چۆتەوە ئێرانێ علی بۆ پیاوی جمهوری ئیسلامی علی پیاوی قاسم سلێمانی هەمووی درۆ هاتێک هێزێکی وەکو دموکرات و کۆمەڵی عەبدوڵای مۆحتەدی و کۆمەڵی عومەری ئیلخانی زادا شەو ڕۆژ دانیشتون دەمەقابل تاچێکی بێدەسەڵاتی بێتفەنگی بێعەشیرەی وەکو من شەو ڕۆژ دانیشتون درۆ دەکەن بۆ ئەوەی کە خۆیان لە ماڵی بارزانی نزیکەنەوە بۆ ئەوەی کە خۆیان لە بنە ماڵی بارزانی بۆ ئەوەی کە بتوانن محیبەتێکیان لە هەولێرێ پێ بکەن ماڵێکیان بدەنێ بۆ مقڕ مۆنیکایەکیان بدەنێ وەنەوشەیەکیان بدەنێ معلومە ئەوانە لە ئێستاوە کاریان بۆ ئەوە کردووە کە ئەنەکەسەیەک بە نوعێک ئەنەکەسە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەم سێ چوار حیزبە کە ئەم ڕۆکانە ئەو دەهۆڵ و زوڕنایی گەورەشیان لێدا کە دەچینە مفاوزات لەگەڵ ئێرانیە کە بەڕاستی عیب بوو کە بەڕاستی داوەشین بوو ئەتۆ هەڵاو گرمەیەکی ئاوە ساسکەی دوای مانگێکش هیچ نە ئێران قسەی کرد نە سایتەکانی ئێرانە وە پوچایەوە ئەوە ئامادەن ئەو جوورە هێزانە ئەو جوورە هێزانەی کە بێهێژمونین و کە نەوە دەنێو خۆیاندا تەنانەت پەنا بۆ درۆی ئەوە دەبن کە مزاکەرەمان هەیە لەگەڵ ئێرانە بۆ ئەوەی کە هێژمونی دروستکەن دەناو کۆمەڵانی خەڵکدا زۆر ئاسانن کە پاراستنی پارتی لەیان وەژورکەوێ پاراستنی پارتی بەسەریاندا زاڵ بێ و چی پێخۆشە پێیان بکەم مفاوزات ڕەت ناکرێتەوە بەڵام ئەوەی کە تۆ استراتیژن لە مفاوزاتی دوو عایلە بە شەڕ دێن یەکێکە دەکوژێت دەچنە پێشێ ڕیژسپی دەچێت هەدەفێکەیە استراتیژەکەیە بۆ ئەو دەستپێکی مفاوزاتە ئەویش ئەوەیە کە ئەم دوو خانەوادەیە بە کەمترین زەرە لێی پستنە دەرێ و پێکەوە ئاش بنەوە یا لایەک قەرەبۆی لایەکەی دیکە بکاتەوە
سەدانیوە هەزاران هەزار شتیوامان دیوە ژن هەڵگیراوە چوون ئاخرەکەی یا خۆش بۆ کابرا گەورە بۆ ئایلەکەی دیکە یا ئەو دیکە ژنێکی دیکە داوەتەوە بەوی یا خێنەکەی بژاردۆ یا خێنەکەی ئەوە کەوابێ مفاوزات ڕەت ناکرێتەوە بە هیچ شێوەیە بەڵام ئایا ئەم چوار هێزە پێشتر هیچیان بە کۆمەڵانی خەڵک تۆ کە استراتیژیان چێ لەگەڵ ئێران ئەوان زۆر چار لە بنووسینەکانیاندا هەزاران جار لە ئەدەبیاتیاندا باسی ئەوەیان کردووە کە نیزامی جمهوری کۆماری ئیسلامی ئێران نیزامی ویلایەتی فەقێ هیچ گونە شتێکی لەگەڵ ناکرێت کاتێک ویلایەتی فەقی بە معنای ئەوەی کە ئیمام نوێنەری خوایە و ئەو چی بریار بدا هەر ئەوەیە لە سەرگۆی عەرز ئەتۆ چی دەکەی لەگەڵەوەی چی دەکەی لەگەڵەوەی ئەگەر مزاکرە لەسەرەوەیە کە تۆ 40-50 دانە یەخسیر و دیلی زۆر گەورە گەورەی کۆماری ئیسلامی پێ دەتوانی بیگۆڕێەوە لەگەڵەوەی قەیدە ناکە بەڵام ئایا کۆماری ئیسلامی ئینترێسەی نیشانداوە یا ئێوە لە خۆتانەوە بۆ ئەوەی کە بڵێن ئێمە حیسابمان بۆ دەکرێت ئەخر ئەوەندە لێرە دانیشتون و حیسابیان بۆ نەکراوە ئەوەندە تۆقەتۆقیان کرد بە دنەدانی پاراستن و بۆ چێلەشین و بۆ دەوەری میدیای پەکەکەی و بۆ چۆ هەر حیسابتان بۆ نەکراوە چوارتان ناردەوە سێی کوژرا و گەڕای شەهید بوو گەڕایەوە بۆ شلۆت نارد هیچت پێ نەکرا نەتوانی لە ماوەی ئەم 18 ساڵەیدا ناوچەیەکی مەسەن وەکو چێلەشین ناوچەیەکی وەکو شنۆ ناوچەیەکی وەکو سەردەشت بتانی ئازاد کەی منتەقەیەکی ئازاد کراوت هەبێت نەتوانی ئەتۆ ئەوەندە دەسەڵاتن نەبوو دەنێو کۆمەڵانی خەڵکدا کە لاعەقل خەڵکی لادیەکان راپۆرتن لێ نەدەن کەەوە دوو پێشمەرگە بێرەدا ڕۆیی ئەتۆ ئاوا موفلیس بووی دێ ئەو درۆیانە بۆ خۆت ساز دەکەی بەبێ ئەوەی کە هیچ گونە ئیشارەیەکمان لە کۆماری ئیسلامیەوە کۆماری ئیسلامیش خۆدارە نیشتووە بە هەزاران سایتی هەیە بە هەزاران سایتی سێبەری هەیە بە هەزاران جەریدە و تەلەڤیزیۆنی ڕسمی حکومی و سێبەری هەیە بۆ ئەوان باسی ناکەن بۆ ئەتۆ باسی دەکەی ئەو جارەکانە ئەگەر باسی دەکەی بۆ هەمووی ناڵێ ئەم دیعایەکردنە ئەم ئاژیداتۆرەیە ئەم خۆ بە گەورەکردنەوەیە بەڕێی من زەرەرێکی گەورەی لەدان و قسەکەی منیش ڕاست دەرچوو کە 3 مانگ لەوە پێلوسە تەلەڤیزیۆنی پێما بێت چۆ بوو گوتم ئەوانە فقط و فقط بۆ وەخت کوشتنە فقط و فقط بۆەوەیە کە ئەوانە سەریان بخافڕن دەنا دوای ئەو ماوە درێژەی بۆ یەکجێ خامۆش بووەوە ئەو جارەکانە ئایا نابێ بزانین تەڕەفی مزاکرەی ئێوە کام مقامی کۆماری ئیسلامیە کاکە من و تۆ بە شەڕ هاتوین ئەتۆ ئێستا هاتووی بۆ مفاوزات نابێ مەسەلەت شتێک لە خۆت نیشان بدەی خۆش قەلبێک خۆش دڵێک بەستەرێک دروستکەی کە ئەمە بتوانم متمانەت پێ بکەم کاکە تۆ ڕۆژانە کۆڵبەری من لەسەر ئەو سنوورانە دەکوژی دەدا هەڵگەر لە کۆڵبەر کوشتنیە ڕۆژ جا ئەم بۆی کە ئەمن بتوانم محیتێک دروستکەم کە متمانەت پێ بکەم بۆ مفاوزات